کەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دەکرێت؟ هەڵبژاردن هێشتا لە بەرداشی ململانەی یەکێتی و پارتیدایە. یەکێتی و پارتی هێشتا ناکۆکن و ڕۆژی هەڵبژاردنیش یەکلایی نەبۆتەوە. نزیکەی 2 هەفتەیە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بە فەرمی داوای دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردنەکانی لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان کردووە، بەڵام هەتاکو ئێستاش ڕۆژەکە دیاری نەکراوە. بەپێی زانیاریەکان دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردنەکانی هەرێم بۆ چوونی جیاوازی لایەنەکانی لەسەرە و نێچیروان بارزانیش دەیەوێت مەرسومێک بۆ ڕۆژی هەڵبژاردنەکە دەربکات کا کۆدەنگی لایەنەکانی لەسەر بێت، بەڵام لایەنەکان بەسەر دوو بەرەدا دابەش بوون. بەپێی قسەی چەند سەرچاوەیە کە بۆ تیواردواون هەفتەی ڕابردوو سەرۆکایەتی هەرێم پەیوەندی لەگەڵ زۆربەی لایەنە سیاسیەکانی هەرێم کردووە و لەسەر دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن بۆ چوونی لایەنەکانی وەرگرتووە. لایەنەکانیش بۆ چوونیان لە یەکەوە نزیک بووە، لەگەڵەوەی بەشێکیان پێداگریان کردووە 5 ئەیلول هەڵبژاردن بکرێت، چونکە کۆمیسیۆن وادەکەی داناوە و ئامادەیە پرۆسەکەش بەڕێوە بەرێت. بەڵام زیاتر بۆ چوونەکان لەوە نزیک بوون کە 19 یان 29 پێش دەستپێکی ساڵی نوێی خوێندن هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت. سەبارەت بە بۆچوونی لایەنەکانیش یەکێتی و لایەنەکانی دیکەی ئۆپۆزیسیۆن لەگەڵ سەرۆکایەتی هەرێم گفتوگۆی ئەوەیان کردووە کە پێیان باش نییە هەڵبژاردن لە مانگینەوە زیاتر دوا بخرێت. هەرچی پارتیشا داوای کردووە هەڵبژاردن لە 15 یان 10 سەرەتای مانگی 11 ئەنجام بدرێت. بەپێی قسەی سەرچاوەیەکی ئاگادار لە کۆمیسیۆن پێداگری پارتی بۆ دواخستنی زیاتری ماوەکە پەیوەندی بەوەوە هەیە. ئەو حیزبە دەیەوێت بەرچاوی زیاتر ڕۆشن بێتەوە بۆ چارەسەری گرفتە تەکنیکیەکانی هەڵبژاردن و تۆماری دەنگدەران. بەپێی زانیاریەکان ئێستا 2 پێشنیاز هەیە بۆ هەڵبژاردن کە یەکێکیان 19 و ئەوی دیکەشیان دەیدەیە. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمیش دەیەوێت بە مەرسومێک نزیکبوونەوەیەک لە نێوان لایەنەکاندا دروست بکات. سەرچاوەیەک لە سەرۆکایەتی هەرێمیش ئەوەی بە تیوار گوتووە کە پێدەچێت پێش جەژن وادەی هەڵبژاردن دیاری بکرێت. وتیشی سەرۆکی هەرێم پێی باش بووە کە لایەنەکان سەرجەمیان جارێکی تر خۆیان لە کۆمیسیۆن تۆمار بکەنەوە، ئەو کات ڕۆژەکە دیاری دەکرێت.